مسلمانانی بەڕێز سونەتێکی تر لە سونەتەکان بریتیە لە نوێژی چێشتەنگاو کە بە عەرەبی پێوترێت سەڵات الضحا. ئەم سونەتە ئەجر و پاداشتی زۆری لەبارەوە هاتووە. نوێژی چێشتەنگاو ناسراوە بە نوێژی تەوبەکاران، ئەوانەی کەوا زۆر تەوبە ئەکەن، ئەوانەی کەوا ئەیانەوێت لە خوای گەورە نزیک ببنەوە، دەست بەو نوێژەوە ئەگرن و ئەم نوێژە ئەنجام ئەدەن. دەربارەی فەزلی ئەم نوێژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی سەڵات الضحا سەڵات الئەوابین، فەرموویەتی نوێژی چێشتەنگاو نوێژی تەوبەکارانە، ئەوانەی کەوا تەوبەکارن، ئەوانەی کەوا تەقوادارن، ئەوانەی کەوا خۆیان لە گوناح ئەپارێزن و تەوبە ئەکەن، ئەوانە زیاتر دەستگرتوون بەم نوێژە. و لە فەرمودەیەکی تردا فەرموویەتی هەموو بەیانیەک لەسەر هەموو کەسێک پێویستە بەرامبەر هەر جومگەیەک لە جومگەکانی لاشەی سەدەقەیەک بکات وەکو شوکرێک بۆ خوای گەورە. ئەفەرمووی جا کاتێک تۆ دوو ڕکەعەت نوێژی چێشتەنگاو ئەکەی، وەک ئەوە وایە کەوا سەدەقەت بۆ هەموو ئەندامەکانی لاشەی خۆت کردبێت، بۆ هەموو جومگەکانی لاشەی خۆت کردبێت، ئەوەندە ئەجر و پاداشتی گەورەیە ئەم نوێژە. کاتی نوێژی چێشتەنگاو لە دوای خۆر دەرکەوتن دەست پێکات، کاتێک خۆر بە ئەندازەی ڕەمحێک بەرزە بێتەوە، واتە چارێکێک لە دوای دەرکەوتنی خۆر، کاتی شڕوق، کاتی دەرکەوتنی خۆر کە خۆر دەرکەوت با چارێکێک تێپەڕێ، ئەو جار تۆ ئەو نوێژی چێشتەنگاو کاتەکەی دەست پێکە، چونکە ئەو کاتێک کە خۆر دەرەکەوێ ئەو کات نەهی کراوە نابێ نوێژ بکەیت. بەڵام کاتێک بە ئەندازەی ڕەمحێک بەرز بووەوە و چارەگێک تێپەڕی لە کاتی خۆر دەرکەوتن، یەکەم کاتی نوێژی چێشتەنگاوە، وە کۆتا کاتیشی چارەگێک پێش بانگی نیوەڕۆیە، چونکە کاتی خۆر دێتە ناوەڕاستی ئاسمان چەندەقەیەک پێش بانگی نیوەڕۆ نابێ نوێژ بکرێ، نەهی کراوە. بۆیە نوێژی چێشتەنگاویش کۆتا کاتی چارەگێک پێش بانگی نیوەڕۆیە، پێش ئەوەی خۆر بگاتە ناوەڕاستی ئاسمان، ئەوە کۆتا کاتێتی. گرنگترین کاتی بۆ نوێژی چێشتەنگاو ئەو کاتەیەکەوە دنیا زۆر گەرمە بێت، دەوری سەعات 11دا ئەو دەورانە ئەم نوێژە بکەیت زۆر خێرە. وەژمارەی ڕکەعەتەکانی ئەم نوێژە ئەتوانی دوو ڕکەعەت بکەی یان 4 ڕکەعەت، بەڵام ئەوها دوو ڕکەعەت بە جیاواز ئەەکەی سەلام تێدەیتەوە، یان 6 ڕکەعەت بکەی یان 8 ڕکەعەت بکەی، یعنی هەتا 8 ڕکەعەت دروستە ئەم نوێژی چێشتەنگاوە بکەی، دوو ڕکەعەت ئەەکەیت و سەلام ئەدەیتەوە، هەر کاتێک دوو ڕکەعەت کرد سەلام ئەدەیتەوە. ئەوەش دەربارەی ژمارەی نوێژی چێشتەنگاو. کەواتە ئەم نوێژە ئەم سونەتە زیندوو بکەنەوە، ئەم نوێژە سونەتە ئەنجام بدەن، کەوا ئەمە نوێژی تەوبەکارانە. داواکارم لە خوای پەروەردگار ڕێنموویمان بکات بۆ هەموو سونەتێک، بۆ ئەنجامدانی هەموو سونەتێک و زیندووکردنەوەی لە ناو خەڵک، و بە دوورمان بخات لە هەموو گوناه و تاوانێک و لە هەموو بیدعە و داهێنراوێک لە ناو دیندا، چونکە بەڕاستی بیدعە و شتی زیادکراو لە دیندا، ئەو شتانەی بێبەڵگەن بە ناوی دین ئەکرێ تاوانە. بۆیە ئەو شتانی کە بەڵگەی لەسەر مسلمان ئەم شتانە بکەن، ئەم شتانە زیندوو بکەنەوە، شتێک مەکەن کە بەڵگەی لەبارەوە نەهاتبێ. وصلى الله على نبينا محمد وآله وصحبه وسلم.